بڵێم بەداخەوە ینی دوای 38 ساڵ تا ئێستا نەتوانراوە دادپەروەری ڕاگوزەر بۆ هەم بۆ قوربانیان هەم بۆ کەسوکاری قوربانیان و هەم بۆ ئەو ژینگەی کە لە هەڵەبجەیە ڕوویدا فەراهم بکرێ بە هیوام بتوانین بە هەموو لایەکمان بۆ ساڵانی ئایندە بەلانی کەم بتوانین قەرەبوویەکی مەرج نییە قەرەبوو هەموو جارمادی بێ قەرەبووی معنەویش بێ بتوانین جۆرێک لە دادپەروەری ڕاگوزەر ئەوەی کە لە عەرەبیا پێڵێ عەدالەی ئینتیقالی بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان فەراهم بکرێ. کاکێ من کاتێککە سەبارەت بە ڕووداوەکانی هەڵەبجە دەخوێنیتەوە ئاماژە بەوە دەدرێت کە هەتاوەکو 23 مانگا عێراق و هەروەها ئاسایشی عێراقدانی بە تاوانەکە دانەناو لەسەر کەیسی هەڵەبجە هیچ نەهاتە دەنگ بۆی بابەتەکە بەلا ڕێدا باتوبی خاتە سەر وڵاتانی دراوسێ چۆن بوو ئەم بابەتیان بە جینۆساید ناسان ئایا هەوڵەکان بەردەوام من لەوەی کە کەیسەکە بەرز مانگە هەتاوەکو 23 کە مێژوو دەخوێنیتەوە عێراق و ئاسایشی نەتەوەی عێراق دانی بە بابەتی هەڵەبجەدانەنا هیچ لێدوانێکشی لەسەر نەدا ئەسڵەن لەسەری بێدەنگ بوو جام بابەتە مشتومڕێکی زۆری دروست کرد هەتاوەکو ئەم دوایەش هەتاوەکو یەکلا بووەوە مەبەستم نە 23 ئەم مانگە هەتاوەکو 23 سێ لە ساڵی 1970 چۆن بوو دادگای تاوانەکانی عێراق دانی بە جینۆسایدی هەڵەبجەدانا و هەوڵەکان بەردەوام بۆ بەرزکردنەوەی کەیسەکە بەڵخۆی هەڵەبجە هەر لە ساتی بەردەمانکردنی بە چەکی کیمیایی و دیاریترینیان کە باڵێ غازی خەردەل بووە هەر لە دوای ئەوە ینی عێراق بەردەوام نکۆڵی کرد لە بەرەوە کاتە جەنگی ئێران عێراق بووە عێراق نکۆڵی کردو و تۆمەتەکەی داوەتە پاڵ ئێرانە کە ئەوان کیمابارانیان کردووە و ڕەنگە لە بەرەوەی ڕژێمی ئەو کاتی عێراق ڕژێمی بەعز لە پێگەیەکی نێودەوڵەتی بەهێز بێ هەندێک لایەن و وڵاتی تریش هەوڵیان داوە ئەم پەردە پۆشکردنەی بۆ بکەن یەکێ لەوانە دەوڵەتی تورکیا ئەو کاتە بە بەردەوام ئەگە بگەڕێتەوە سەر ڕۆژنامە و گۆڤار و ئەو بارودۆخە ئەو بەڵگەنامە سیاسیانی ئەو کاتە هەیە باسی یان دەوڵەتی تورکیاش کاری لەسەرەوەی کردەوە کە دەوڵەتی عێراق بێبەریە کالەوە بۆ نمونە هەندێک لیژنەی بواری ڕێکخراوەکانی مافوی مرۆڤ و یاخود لیژنەی بنتاگۆن و ئەوانە کە یانەوێت بێنە عێراق لە تورکیا ڕەتی ئەکاتەوە و پشگیری دەوڵەتی عێراقکە کە ئەوان چەکیان بەکار نێهێناوە بۆیە تا ساتی ڕوخانی ڕژێمی عێراقیش ئەم نکۆڵیکردنە هەبوو بەڵام دواتر ینی هەم ئەوەی کە ئەو دەرگایی کرایەوە لە دوای کیمیابارانی هەڵەبجەکە ئیتر ڕۆژنامەنووسان و خەڵکی بیانی ڕۆیشتن و ئەو ڤیدۆ تۆمارانە هەبوو و دواتر بریندارەکان کە ئاسەواری چەکی کیمیاویان پێیە و بەراوردکردنی ئەو جۆرە مادە و کەرەستانە کە لەوێ بەکارهێنراوە لە با بڵێن قەسفکردنەکەی بەراورد بەوەی کە کارگەکانی عێراق بەرهەمیانێنەوە ئەمانە هەمووان کۆمەڵی بەڵگەنامە بوون سلمانیان کە عێراق تاوانکارێکی کرد بۆ نمونە عێراق لە سامەڕا کارگەی بەرهەمێنانی جۆری چەکی کیمیایی ئەوانەیە بۆ کە هەندێک لە کارگەکانی لە ژێر زەمینە بووە لە باشووری عێراق هەی بووە جۆری ئەو با بڵێن مەواد و چەک و غازەی بەرهەمێناوە هاوتەری بە لەگەڵ ئەوەی کە لە هەڵەبجەیە بەکار هاتووە و خودی خۆیانیش ینی زۆر ڕێکخراوی نێودەوڵەتیوانە خۆڕژێمی ئێرانیش هەر لەو فەرانەیە کاری لەسەر بەرهەمێنانی چەکی کیمیایی کرد بەڵام ئەوەش سەلما کە ئێران نەگەیشت بۆ ئەو ئاسەی کە ئەو جۆرە چەکە یا ئەو خەریکی جۆرێکی تری چەکی کیمیایی بۆ نەگەڵ جۆرە بەرهەمیانێنا بەڵام لە دوای پرۆسەوەی تر هەم بەڵگەنامەکان ڕوون بوو هەمیش دواترەوە بوو لە کە دادگای باڵای تاوانەکانی عێراق دامەزرا بۆ دادگایکردنی سەرانی ڕژێمی بەعەز لەسەر کەیسەکان کەیسی هەڵەبجەش یەک بوو لەو کەیسانەکە چووە و دادگایە زۆر باشە کاکەم ئێمە زین کە جەنابتان و کۆمەڵێک لە ئێوەش بەڕاستی بە درێژایان چەند ساڵای کار لەسەر جینۆساید و ناساندنی ئەم کەیسە ژیانیان ناکەن گلەی تۆ لەسەر ئەم کەیسە چییە پێت وایە ئەبوو چی بکرایە نەکراوە و پێت وایە ئەمە ئەگەر لە شوێنێکی تر بایە لە وڵاتێکی تر بایە هەتا کۆسە چیان کرد بۆ ئەوەی کە ئەم کەیسە بەجیهانی بکەن و بەجیهانیکردنی ئەم کەیسەش چییە گوزەرەیانی ئایا شتێکی باشە شتێکی خراپە چۆنە بۆ لەڵ تاوان ئێمە سەرەتا لە دادگای باڵای تاوانەکان دۆسیێ هەڵەبجە حکومی جینۆسایدی وەرگرت دادگای ینی ئەو بڕیارەی داکە ئەمە تاوانی جینۆسایدە بکەرەکانی سزادا و دواتریش هەم پەرلەمانی عێراق و هەم ئەنجومەنی وەزیرانی عێراقیش دانیان بە بڕیارەکەیان ناوە پەسەند بۆیە لە ئاستی عێراق ئەمە بە جینۆساید ناسانراوە بەڵام کێشەکە لەسەر ئاسی دەرەوەیە لەسەر ئاسی دەرەوە ئێمە هەندێ یاسا و پەیمان نامە و ڕێکەوتنامەی نێودەوڵەتی هەیە زیاتر لە ساڵی 90ەکان ڕوویداوە و لە دوای ڕووداوەکانی هەڵەبجە و ئەنفال ڕوویداوە ئەم ڕێکەوتنامانە شتێکی لە یاسایە
ئەسەری هەندێک جار ئەسەری ڕەجعی هەیە هەندێک جار نیەتی هەموو ئەم ڕێکەوتنامانە هیچی ئەسەری ڕەجعی نییە بگەڕێتەوە بۆ ڕابردوو تا ئێمە بتوانین مەسن لە ڕێگەی دادگای باڵای تاوانەکانی بڵێم دادگای تاوانی نێودەوڵەتیەوە کاری لەسەرکە چکم دادگای تاوانی نێودەوڵەتی لە 97 پەیمان نامەکە دەرچووە باشە و ناگەڕێتەوە بۆ ئەو ڕووداوانەی پێشخۆی ئەو ڕووداوانی دوای دامەزرانی دروستە بێ بەڵام ڕێگای تریش هەیە ینی ئەوە نییە بڵێ ڕێگاکە داخراوە مەسن یەکێک لەو کەیسانی کە ئەگەر لە دوای نەوەتوێکی شۆ نەتوانراوێ کارێک مەسن لە دوای 2023 کاری هەم دەوڵەتی عێراق و هەم هەرێمی کوردستان و کاری لەسەرکە ئەو کۆمپانیانی کە چەکی کیمیایان بە ڕژێمی عێراق فرۆشتەوە چکم تۆ چەندین کۆمپانیا هەیە بە تایبەتینی زۆرینە کۆمپانیای ئەڵمانین ئەم کۆمپانیانە چەکی کیمیاویان فرۆشتە بە عێراق و بناغەی کارگەیان بۆ عێراق داناوە زانایان ناردووە ئەمە دەرفەتێکی ئەوە بوو هەر چەندە هەوڵی زۆر درا مەسەلەن لە ساڵی 2005 کۆمەڵی خەڵکی کورد لە دەرەوە لەگەڵ هەندێک ڕێکخرا و با بڵێن کەیسەکەیان بردە دادگا لە ئەڵمانیا بەڵام ئیتر لەو قۆناغەیە نەتوانرا دۆسێکە هیچی بێ بگرێت لە ئێستادا چەند پارێزەرێک بە هاوکاری یەک دوو پارێزەری ئەمریکی حالێن لە ڕێگای هەرێمی کوردستانەوە لە ڕێگای تۆمارکردنی سکاڵای قوربانیان لەسەر ئەو کۆمپانیانە لە دادگای سلێمانی ئەو پرۆسەیە بەڕێوە چێەوە نێزگەی 4 بۆ 5 ساڵ ئەو پرۆسەیە بەڵام لە دوجارە یەک شتێکە یعنی ناشعدرێتەوە لە ئاسی دەرەوەیش کە با بڵێن کای سیاسی زاڵە بەسەر پرۆسەکەیە کای سیاسی لەبەرەوە یەگە دوجار ئەم کەیسە لە ئەڵمانیا بسێت کە ئەم کۆمپانیایە تۆمەتبارن و چەکیان هەم دەوڵەتی ئەڵمانیا هەم کۆمپانیەکانی ئەو کۆمپانیایە پابەند دەکرێن بە قەرەبووکردنەوەی مادی و کۆمەڵ ئیلتیزاماتی ئینسانی و قانونی ئەومانە بۆیە ڕەنگە لە ئێستادا پێگە سیاسەکەی کورد لەو ئاسیان نەبوو بێ بتوانێت ئەم کەیسە باتەژێت تۆ بۆ نمونە لە دۆسەی هۆلۆکۆستە قەتڵ و عامکردنی جووەکان ینی حتا کۆمپانیای مارسدس پابند کراوە بۆی قەرەبووکردنەوەدار هەموو کۆمپانیەکانی ئەڵمانیا باڵێن دەسڵا ینی سیستەمی حکومڕانی ئەڵمانیا بۆیە دۆسە سیاسەکە زاڵە و ڕەنگە کورد هەم بەهۆی پێگەکەی و نەیتوانین بێ پێداگیری لەسەر ئەمەکە و ڕەنگە عێراقیشەوەی خۆی نایەوێت لەبەر کەیسێکی کوردی پەیوەندیەکانی مەسەن دیبلۆماسی ئابوووریە چیە لەگەڵ ئەڵمانیا ئەم کەیسە ئەم پەیوەندیانەی خۆی تێکدا باشە باسی ئەومان کرد بە جیهانیکردنی ئەم پرۆسەیە بەدەر لە بابەتە مادێکە شتێکی تر گۆڕانکاری بەسەرادێ بۆ نمونە ئەگەر بێت و دادگای نێودەوڵەتی جیهانی ئەم کەیسەوەکو جینۆساید بناسێنێ ئایا چی ئەگۆڕێ بۆ نمونە ئەم وەکو پارێزگای سێکە خۆی ناساندن لایەکی معنەوی هەیە لایەنێکی یاسایی ئەومانەوێت بە یاسایی بە جینۆساید مناسرێت تەنها ڕێگای دادگامان هەیە ئەمە چینە دادگاکان بەڕاستیاکەم بۆیە پرسیارەکەم هەمیشە باسی ئەوە کرێ کە هەڵبدە ناسێنراوە بە جیهان بەو شێوەیە ئایا ئەگەر ئەو شتە بکرێت چیە بێ ئێستا باسەکەم مەسەن تۆ ئەگە بتێت لە ڕووی یاساییەوە بە جینۆساید مناسرێت تەنها ڕێگای دادگات هەیە مەسەن پەرلەمان و ئەمانە بابەتەکە زیاتر لایەنێکی معنەوی سیاسیە بۆ نمونە جۆ بایدن چەند ساڵە پێشەسە سەرۆکی ئەمریکا کەوت دانی نابە کوشتاری کۆمەڵ کوژی ئەرمەنەکان لایەنێکی معنەوی سیاسیە بەڵام ئەگە بێ بڕیارێکی یاسایی بێ دەبێت دادگا بڕیار بدە لە هەردوو حاڵەتەکەیە ئەم بابەتە بۆ قوربانیان جۆرێکە لە عەدالە ئینتیقالی خەربووکردنەوەی لایەنێکی دەرونی و معنەویە و زامنکردنی ئەوەیە جارێتر ئەم پرۆسەیە لەم ناوچەیە دووبارە نابێتەوە و کارکردنە لەسەر بنیادناونەوەی ناوچەکە بنیاناوی ناوچەکەەوە گەیان بە مێژوویکردن بە نیشتیمانیکردنی ئەم کەیسە ینی تۆ ئێستا لە هەموو جیهانە مەسەن کەیسی هێرۆشیما کەیسێکی نیشتیمانی ینی لەسەر ئاسی جیهانە کەیسی هۆلۆکۆست کەیسێکە بەڵام ڕەنگە ئێمە مەسن نەماتوانی بێ هەڵەبجە لە ئاستی خەڵکێکی زۆر مەحدودیشا لە دەرەوەی هەرێمی کوردستانە ناسرااو بێ بۆیە ئەمە جگە لە لایەنی قەرەبووە مادیەکەی کە دێتە ئاراوە قەرەبوو معنەوەکەشی ئەوە دێتە دواتوو کە ئەم کەیسە لە کەیسێکی خۆماڵی ئەو بێ بە کەیسێکی جیهانی ئەمە باگراوندێکی بە نیشتیمانی جیهانی وێژوویە بۆ کورد بۆ قوربانیان و بۆ دابینکردنی عەدالە ئینتیقالی و بۆ ئەوەی حتا لە ڕۆنەتەوەیەکەیشەوە بۆ کەیسی کورد من ئەمە ئاماژە بە یەک خاڵ بکەم ئێمە لە ساڵی 2005 ینی یەکێ لەو بازرگانانەی کە چەکی کیمیایی فرۆشت بوو بە عێراق ینی ڤان ڤران ئەندراد بوو کە هۆڵندی بوو لە هۆڵندا درایە دادگا دیارە لە ڕێگای ڕۆژنامەنووسێکەوە دۆسێکی ئاشکراکرا بە راپۆرتێکی ڕۆژنامەوانی و درایە دادگا و بەڵام دوجار دوای ساڵێک و ئەوانە دۆسیەکە لەوەیە بە
تاوانی بە دژ بە مرۆڤایەتی ئیسەرەتا دادگا بە تاوانی ژینۆسای ناساندی دووەڵام دوای تەمیزکردن بڕارەکە گۆڕا بۆ تاوانی دژ بە مرۆڤایەتی و 15 ساڵ سزای تاوانباردرا ئەم خەتوەیە لە هۆڵند دانراوە دەبێت لە ئەڵمانیا لە فەڕەنسا بنرێ مەسەن کۆمپانیای ئەڵمانیە کە چەکی فرۆشتەوە ڕاستەوخۆنەی فرۆشتەوە بە عێراق کۆمپانیایەکی سێبەری لە فەڕەنسا دروست کردووە یا لە ئەمریکا دروستکرا لە ڕێگای ئەو کۆمپانیا سێبەرەوە چەکەی فرۆشتەوە دواتر کۆمپانیا سێبەرەکەشی هەڵوەشانەوە بۆ ئیلتیزاماتی یاسایی لەسەر نەکەوێت. کاکێ من پێتوانە دوای 38 ساڵ هەوڵەکان نامێنە ئومێدانە قسەکەم بەڕاستی بەڵام هەوڵەکان بە پێی پێویست نەبوون باشە درێژکردنەوەی ئەم بابەتە مێژوو ڕەحم بە کەس ناکات نابێتەوەی کاڵبوونەوەی کەیسەکە لەو ڕۆی کە ئیتر هەنگاو بنە بەرەو بەجیهان بوون بابەتەکە بزیندوو بمێنێتە بۆ نمونە ئێستا ئێوە وەکو نووسەران وەکو خەمخۆرانیان کەسانێکی کە لە شوێنی خۆیانەوە خەمی ئەم بابەتە خۆن بەڵام ئێستا با بڵین دوای 20 ساڵی کە ئەگەر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە ئەگەر جیلی ئەمڕۆ بیری بێت و بتوانێت داکۆکی لە بابەتەکە بکات ئایا ئەگەری بوونبوونی ئەم بابەتە هەیە لە مێژوودا؟ سیکە خۆی بەسەلەی بەجیهان ناساندن ئێمە مەسن ئەرمەنەکان 111 ساڵە جینۆساید کراوە تا ئێستا ڕەنگە نیوەی جیهانیش بە جیهانی ینی نیوەی وڵاتانی جیهان نەساندووە پێویستدا بابەتەکەیان بەڵام ینی بە جیهانیان نەستازە بەڵام پرۆسەکە بەردەوامە تۆ حتا لە دۆسەی هۆلۆکۆستە کە لە ساڵی چلەکانەوە ڕوویداوە و ئیسرائیل کە دەوڵەتێکەوە چەندین زلیەزی دنیانیش لە پشتە ینی نەیانتوانی ئەم دۆسیە بەرەو پێش بن کارکردن لەسەر ئەوەی کە ئەمە دەبێت بەردەوام خەمی هەمیشەی بێت لەسەر ئاست و دامەزرا و ڕێکخرا و تا ئاگاتە دەسەڵاتی سیاسی حکومڕانی ئەمە دەبێت لە ئاسی خەمبێت لەسەر ئاسی ئەوەی کە بە زیندوی بمێنێتەوە ئێمە دەبێت بابەتە ینی بە نیشتیمانی کرێ بە نیشتیمانیکردن ئەوەیە کە تۆ لە بکەیتە پرۆگرامی خوێندنەوە بکرێتە پرۆگرامی زانکۆوە و هانی مەسەن تۆ کە بۆ نمونە لە خوێندکاری زانکۆ کە بە کەلیۆرەسە خوێنە دوای 4 ساڵەکە دەبێت پابند دەکرێت توێژینەوە گوکرێت ینی مەلانی کەمەوانی ئەوانەی کە لە یاسان پابند کرێن بەوەی هان بکرێن نەک بڵێن پابند هان بکرێن توێژینەوەگەیان لەسەر هەڵەبجە بێ یا لەسەر ئەنفال بێ لە ئەوانەی لە بواری کشت و کاڵە هان بدرێن کە لەسەر ژینگەی کشت و کاڵی هەڵەبجە لە دوای ئەوەوە چی زیانێکی گەیاندووە ئەم پرۆسە بە نیشتیمانیکردنا ئەگەر بکرێ بە بەردەوام بە زیندوی ئەمێنێتەوە دوو نایشارینەوە ینی تا ئێستا من بەردەوامیش ئەو قسەیەم وتووە ئەوەی کە کراوە ینی بۆ هەڵەبجاوە بۆ ئەنفالیش چی لەسەر ئاسی ینی ناوخۆ چی لەسەر ئاسی دەرەوە هەنگاوی حکومڕانی و هەنگاوی دامەزراوەکانی دەوڵەت نەبووە پێشتریش کە هەرێم دوو ئیدارە بوو دواتر ئیشداری گرتەوە هەوڵی فرد بووە ینی ئەشخاص نووسەر لە ئاستی خۆی هەندێک کۆمەڵێک کۆبوونەتەوە ڕێکخراوێکیان دروست کردەوە لە دەرەوە ڕەوەندی کوردی خەمی ئەم دۆسەی خواردە بۆ نمونە ئەوەی کە دۆسەی ڤان ئەنراد ئاشکرا ئەکا با بڵێن ڕۆژنامەسێکی هۆڵندیە بەڵام دواتر کۆمەڵێک کەسی کورد لە هۆڵندا و ئەمانە وڵاتانی ئەوروپا لیژنەیەک پێکەهێنن و دەسەکەن بە کۆکردنەوەی بەڵگەنامە و دەسەکەن بە کۆکردنەوەی شاد حاڵ و دۆسێکە ئەبنەدادگا لێرەوە جوڵاوە وەک دامەزراوەی حکوومەت تا ئێستا هیچ هەوڵێک نەبوو لە سوارچەوەیە ئێمە بۆ نمونە پێشتر لە دۆسەی نزار خەزرەجیە کە دەستگیر کرا و لە پرۆسەی دادگایی کردابوو بەداخەوە ئیتر لە هەر جۆرێک بوو هەڵهات وایە کە من پێم وایە ئەوش هەوڵێکی حکوومەتی دەنیک مارک بۆ ئەو کابرایە هەڵبێت و ئەو دۆسیە داخرێ و پەردە پۆش بکرێ لەوێشە هەر ڕەوەندی کوردی ئیشی ئەوەیە کردو دۆسییان کۆ کردێتەوە بەڵگەنامەیان کۆ کردوێتەوە ئەم پرۆسەیە درێژا گەشە ڕەنگە 100 ساڵی تریژە بە پرەبەرنامێ بەڵام بە نیشتیمانیکردنی لە ناوخۆیە ئیشی دامەزراوەکانی دەوڵەتە ئەمە بە نیشتیمانی بک بۆی بە زیندوی بێ کاگەمبەر لەوەی نازانم لە پێشەکی بەرنامەکە من شیرین باسی ئەومان کرد کە کردنە پشووی ئەم ڕۆژە خۆی لە خۆیان هەستەکەم کارێکی ناڕەوایە بەڕاستی چکە ئێمە باسی ئەومان کرد ئێمە بۆ نە پێشتر لە قوتابخانەکان ئەوەستاین ئەو شانۆگەریمانە کرد مامۆستاکان باسی ئەم ڕۆژیانە کرد یانی ئەم ڕۆژیان کردە پشوو پێ دوایە ئەمە جۆرێکە لەوەی کە ئیتر ینی هەوڵێکی بچوک بوو بۆ ئەوی ئێمە بۆ تۆت بە نیشتیمانی بکەین بۆی هەمیشە بە بیری تاگەکان بێنینەوە بەڵام کردنە پشووی ئەم ڕۆژە خۆی لە خۆیان وەلاوەنانی بابەتەکە نییە یەکێ بوو لە هەڵە کوشندەکانەوە پێم وایە غەدرێکی گەورە بوو لە دۆسەی ئاڵەبجەکرا
خۆی ینی بەواقع بین یاسای پشۆفەرمیەکان لە ئامادەکرابوو لە پەرلەمانی عێراق و خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرابوو گەشت بۆەوەی ئەو ڕۆژە دەنگدانی بۆ بکرێ بەداخەوە ینی فراکسیۆنە کوردیەکان و هەندێک کەس لە ناو فراکسیۆنە کوردیەکان پێیان وابوو لەم یاسایە یاغەر لە کورد کراوە هیچ بۆنەیەکی کورد جگە لە نەورۆز جگە لە نەورۆز هیچ بۆنەیەکی تریتیانە پشوویەک تایبەت بێ بە کورد بۆیە ئەم بابەتیان هێنا بۆ پێشەوە هەم یادی هەڵەبجەوە هەم یادی ئەنفال دیار بوو دوای مفاوەزاتێکی زۆر گفتوگویان ئەوان هاتن هەڵەبرێن بەڵام ئەوە هەڵەیەکی کوشندە بوو ینی تۆ لەم ڕۆژەیە دەکرا یعنی لەبری ئەوە دەبوو لایەنە کوردیەکان بڕیارێکی پەرلەمانیان دەرکردایە کە حکوومەتی عێراق پابندکە هەموو دامەزراوەکانی عێراق پابندکە لە فاوە تا ئەگاتە ئەم ناوچەی خۆمان چکۆ مەرێمی کوردستان پابندە لە هەموو قوتابخانەکان مەسەن لە بەسڕە لە سەماوە لە نەجەف لە یادی هەڵەبجەیە ڕاوەستان بکەن دائیرەکانی حکوومەت لە هەموو شارەکانی عێراق لە بەردەم فەرمانگەکەی ڕاوەستەکەن ئەمە بە نیشتیمانیکردن و خزمەتکردنی هەڵەبجەیە نەک ئەوەی تو ئەەکەیتە پرۆش و بە حەقیقەتی لە دەقی یاساگە شانزی سێ تایبەت نەکراوە بە هەڵەبجە ئەسڵ ڕۆژەکەیشیان لە هەڵەبجە سندەوە لە بەرەوەی من لەگەڵ ڕێزم قوربانی لە هەر نەتەوە لایەر ئاینێک بێ قوربانیە بەڵام نووسراوە شانزەی سێ یادکردنەوەی قوربانیانی هەڵەبجە و گۆڕە بە کۆمەڵەکان و وەزانایانی ئاینی و کۆمەڵی قوربانیانی راپەڕینی شعبانیە لە باشووری عێراق قوربانی هەر قوربانیەوە هەمووشیان دەبێ وەک یەک ڕێزیان لێبگیرێ بەڵام لەوە شاغەریان کرد کە شانزەی سیان لە هەڵەبجە سەدەوە بۆیە من پێم وایە ئەوە یەکێکە لەو هەڵە گەورانی کە فراکسیۆنە کوردیەکان ئەو ژمارەیەک پەرلەمانتار لە ساڵی ئەگە هەڵەت نەبووم لە ساڵی 24 لە پەرلەمانی عێراق دەست خۆش وڵی هیچ ئیشێکی باشتانە کرد بەڕاستی باشە بەڕاستی ئەوە حەقێکە دەبوو لایەنە پەروەردەیەکان هەڵوێستە لەسەر ئەم بابەتە وەرگرن و دەنگ بەرزکەنەوە کە ئەم بابەتە ئەگەر خوێندکار لە بیری نەمێنێتەوە ئەیتر کێ بە بیری دێنێتەوە ئەگەر تۆ لە گۆڕەپانی خوێندگاکەت نەوەستی بۆ ئێستێک بۆ ڕوحی پاکیان ئەی چۆن ئەوهستە نەتەوایەتە لە ناو تۆدا چەکەرە دەکات و هەست دەکەی کەیسەکە کەیسێکی نەتەوەی و پەیوەندی بە تۆوە هەیە بەداخەوە بە هیوام لە ساڵی داهاتوودا ئەم ڕۆژە یاد بکرێتەوە لە خوێندنگاکان وەکو جیلی ئێمە جلی ڕەش بپۆشن و هەروەها ساتێک ڕێزلێنانیش بوەستن کاکێ من لەسەر ئاستی ناوخۆ باز دەکەم ئایا بەپی پێویست خزمەت گوزاریەکان قەرەبووکردنەوە لە بابەتی جوگرافی و لە تاکیشدا کراوە بۆ قوربانیان و یاخود خێزانی قوربانیەکان لە پارێزگای هەڵەبجە بەداخەوە لە دوای نەوەتویەکەوە تا دوای 2023 عێراق ینی کێشەیەک هەیە لەگەڵ ئەم دەسەڵاتدارانی ئێستا لە بەغدایان ئێمە لە 2023 ڕژێم ڕوخا دەوڵەت نەڕوخاوە باشە و هەر کاتێک کە ڕژێمە گۆڕێ ڕژێمێکی تێ حکومڕانیەکی تێ ئەمە وەریسی ڕژێمی پێشەوە ملتەزمە بە هەمووانێ مەسن عێراق پێشتر قەرزی کردو لە ساڵی نەوەکانی قەرزی کۆیتی کردو کۆمەڵی التیزاماتی ترێەوە ئێستا ئەم حکومەتە ئەیداتەوە بەڵام لە پرسی هەم هەڵەبجەوە هەم لە ئەنفالوە دۆسێکانی تریژێ ئەمان پێیان وایە ئەمان وەرزیسی ئەو حکومەتەی پێشوونین و ئەمە هەوڵێکە مەسەکە کورداوەگا بە هەوڵێکە بۆی ئەم تۆمەتانە بەسەر ئەم حکومەتەی ئێستاە ساغەوەکەن ئەمە خۆ دزینەوەی ینی دەوڵەتی عێراقیەکە مەسەن تۆ لە یاسای زیندانە سیاسیەکان کە لە ساڵی 2005 دەرچووە جگە لەوانەیە کەیس خەڵکی زیندانی سیاسیەوە باسی دۆسەی ڕەفحاکە ئەو باڵین خەڵکانی هەوڵاتیانی شیعە مەزهەب کە لە سعودیا لە کەم پێکژیان وانە کۆمەڵی قەرەبووی مادی بۆیاندانەوە لە هەمان خاڵە باسی ئەو هەڵەبجیاناکە کە لە دوای کیمابارانی هەڵەبجە ئاوارەی ئێران بوون و لە کەمپەکان بوون و هەتا دوای ساڵی 90 کاتنەوە حکوومەتی عێراق ئەو بەشەی کە پەیوەندە بە ڕەفعاوە جێبەجێ کردووە بەڵام ئەو بەشەی کە پەیوەندە بە قوربانیانی هەڵەبجە کە ئاوارە بوونەتە ئێران و لە کەمپەکانی ئێران بوونە تا دوای ساڵی 91 و ڕاپەڕینی 91 تا ئێستا و بڕگەی جێبەجێ نەکردو لە بابەتی قەبوڵکردنەوە بۆیە حکوومەتی عێراق خۆی ئەدزێتەوە لەم بەبرسیارەوە نایە پروپاگەندە بەڵام دەوڵەتی ئەم حکومڕانی عێراق با بڵێن وەریسی ڕژێمی پێشووە و پابەندە بۆی هەموو ئەو التیزاماتێک کە حکوومەتی پێشوو کردێتی لە تاوان لە قەرز لە چیە دەکەوێتە سەر ئەم مەسئولەیە بەڵام ئەم ڕژێمە خۆی دزێتەوە ئەوە یەکێکە لە هۆکارەکان بەڵام بەداخشەوە لایەنی کوردی نەیتوانیوە مەسەلەن لەو هەموو دانوستانە لە دوای 2023 لە دروستکردنەوەی عێراق و لە دامزراوەکانی و لە هەموو دانوستانە نەهەیە مەسەن پرسەکانی هەڵەبجە و پرسی کێ ئەنفال و قەرەبووکردنەوەی چی مادی بێت چی معنەوی چکم ئەسڵەن ئێستا مەسلەی تۆ تاوانباران یعنی ئەو هەموو دۆسی ینی تۆ ئایا مەسەلەن جگە چەند فڕۆکەوانی تری عێراق
لەو دۆسەیە بەشدار بوونە و تۆ یەک فڕۆکەوان نەبووە بۆچی ئەمانە نەدۆزاونەوە بۆیە حکوومەتی عێراق لە ئیلتیزاماتە خۆی دزێتەوە. زۆر باش کاگە من گیان دەست خۆش بێ سپاس بۆ تۆ ئەمڕۆ لەگەڵمان بووی سپاس بۆ کاتەکەت. بەڵێ زۆر سپاس. هەر سەبارەت بەو بابەتە لە تێکڕای قوربانیانی 5,000 کەس و ئەگەری زیاتر بێت چیرۆکێکمان هەیە بابەیەکە و گوێبیستی بین چیرۆکی کەسێک کە لە کارەساتی هەڵەبجە ڕزگاری بۆ و دیمەنەکانی بە چاوی خۆی بینیوە و شاید حاڵی ئەو